سڵاو هێویەم کاتەوە باش پانێڵەکە لە بارگای حیزبی شوعی لە شاری سلێمانی سەبارەت بە ڕەوشی کرێکاران ئاستانگەکانی بەردەم کرێکاران ئەمڕۆ بەڕێوە دەچێت لە پانێڵەکەدا ینی کراوتە سێ بڕگەوە لە سێ بەشی جیاوازدا ئەوانی کە لێرە بەشدارن ئەنی ڕێکخراوەکانی کرێکارانن پەرلەمانتارانن نوێنەری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی قسە لەسەر ڕۆژی کرێکارانەکەن زانیاری زیاتر لە بەڕز کاک عوسمان زیندانی سەرۆکی سندیکای بیناسازی کرێکارانی بیناسازی وەرەگرم کە ئەوان هەڵساون بەم کارە کاک عوسمان سڵاو لێبێ ئەم پانێڵەتان بە چمە بەسەر ڕێخستەوە ئاماژتان چی؟ ئەمە ئەم پانێڵە پەیوەندی بە تایبەتمەندێتی کرێکارانی ناوەندی حیزبی شوعی کوردستانەوەیە لەبەرەوەی هەستمان کرد کە دۆخی کرێکاران بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان لە مەترسیدایە خۆی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان و سیاسەتی اقتصادی هەرێم یارمەتی دەرنیە بۆ ئەوەی کە کرێکاران مافەکانیان جێبەجێ بێ لە ڕووی یاسایی لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە بەڵام لەگەڵ هاتنی پەتای کۆرۆنا لەگەڵ قەیرانی ئابووریە لە 2014 دۆخی کرێکاران ژینگەی کار بەرەو مەترسیداردر چووە یەکەم تووشی بێکاریەکی بەرفراوانی درێژخایەن بووە دوو کرێکار کەم کراوەتەوە سێ کرێکاران لەسەر کار دەرەکرێن بەبێ هیچ حساب و کتابێک چوار هەڵسوڕانی سندیکایی داری سنووردار کراوە بۆ کاری لە سندیکاییەکان و کرێکاریەکان یاساکان بۆ شاییان تایە تا ئێستا کرێکاری بیناسازی هیچ زمانێکی اشتیباعی نایگرێتەوە کرێکاری بیانی لێرە ئەچەوسێتەوە کێشە و گرفتێکی کۆمەڵایەتی و ئابووری زۆر ڕووی کردو لە کرێکاران بۆی ئێمە بپێویستمان زانی کە ئەم پانێڵە سازکەیت و ئەوانەی بانگمان کردو لایەنە پەیوەندیدارەکانی پەرلەمان حکوومەت نەقابەی کرێکارانی کوردستان چالاکوانان ناوەندە کرێکاریەکان لەگەڵ نوێنەری هەندێک لە کارگەکانی چیمەنتۆ عوسمان دەرەنجامی ئەم پانێڵە ئێوە چی لەکەن ئەیدەن بەلایەنە پەیوەندیدارەکان دەرەنجامی ئێمە یەکەم خستنە ڕووی کێشە و گرفتەکانە دوو هەوڵدانە بۆ ڕخستنە ڕووی ڕێگە چارەسارەکان وەکو فشارێکی سیاسی و ئیعلامی لەسەر دەسەڵات و بێگومان کاری لەسەرەکەین بۆ ئەوەی کە ئەوەی پێویستە بە ناوەندەکانی کار بۆیان بنێرین ئەوەی پێویستە بە حکوومەت بۆی بنێرین ئەوەی پێویستە بە پەرلەمان و ئاراستەیان بکەین. ساڵی 2020 کە پەتای کۆرۆنا زۆر بڵاو بووە کرێکاران هەندێکان ناچوونە سەر کارەکانیان لە ڕوویان لە دەزانی کرێکارانەوانی ساڵێکی چۆن بە هەمان شێوەکو ساڵانی تر سەرباریەوەی کەمیش چوون بەڵام کرێکارانی گیانیان دزداوە ئێمە ئەمڕۆ ئامارەکان لە دوایە لە کۆنگرێکی ڕۆژناوەنووسی بەتانەخێنە ڕوو. سپاس کاوسمان کە لەمان بووی سپاس بۆ ئامادەبوونیت بەڵێ ئەوە زانەرەکان بوو لای من پانێڵەکە وەکوتم لە سێ بەشدا بەڕێوە دەچێت و ئێستا لە بەش یەکەمی پانێڵەکەدان و گفتوگۆ کرێ لەم کاتەدا پەرلەمانتارێک بە نوێنەری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و سندیکای مەکتەبی تەنفیزی کرێکارانیش قسەیان دەبێت. بەڵێ گۆران لوقمان سپاس بۆی تا ڕاستەوخۆ لەگەڵ مامۆی سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ